ئەمڕۆ ئێمەش لێرەین بۆ ئەوەی بەرنامەیەکمان داناوە گوێمان کرد لە ڕێکاری کارکردنی شێوازی ئەو بەرنامەی کە لە یادی هەڵەبجە دانراوە. خۆشبەختانە بەرنامەیەکی ڕێک و پێکە و یادێکی شایستە ئەکرێتەوە بەو شێوازی کە ڕێکاردانراوە. ئومێدەوارم بتوانین لە ساڵانی داهاتووش زیاتر ئەم یادانە بەرزڕابگیرێ و هەوڵیش دەین ئەو کێشەگیر و گرفتانەی بە تایبەتی ئێمە و وەزارەتی کاروباری شەیدان و فالکراوان کە هەبوو لە کۆبوونەکانە باسکرا ئەوەی ئیمکان هەبووە چارەسەرمان کردووە. هەم مەسەلەی کێشەی زەوی، مەسەلەی چارەسەرکردنی پارەی خوێندن، مەسەلەی کێشەی بەرکەوتوانی چێکی کیمیاوی ونبووان، ئەمانە کە سوکاری شەیدان، ئەمانە هەمووی کۆمەڵی کێشە و گیر و گرفتی زۆرن. ئەوەی لە توانە هەبووە کردومانە. حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی شەیدان و دەستگا ڕسمیەکانی حکوومەت یاریمی کوردستانی لە پارێزگای هەڵەبجە درێغیان نەکردووە. داواکاری هەمومان داواکاری ئەوەی کە داواکاری ڕەوای ئەوان بێمە حەقی خۆیەتی، یعنی زۆر تەبیعیە داوایان هەبێ بە پێی ئیمکان چارەسەر کراوە، بە دوواداچوون کراوە و ئێمە ئەوەی لە وەزارەتی شەیدان بێ و تابعی ئێمە بێت هەنگاوی باشمان ناوە. مەسەلەی جێبەجێکردنی زەویە، مەسەلەی ئامادەکردنی لیژنەی بەرکەوتوانی چێکی کیمیاویە، مەسەلەی مینحەکانی شکە سوکاری شەیدانە، مەسەلەی ناردن و ڕەوانەکردنی بەرکەوتوانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان، ئەمان هەمووی ڕێکار گیراوەتە بەر.